جبرنا پێشبرکە دربێسیە جارێکە دین ئەم لە گۆهدار و شۆپینەری رادیۆ دربێسیە FM بەگەریان بە خەلەکەکەن و هەروەها بسێ پرسێن و شخوانە هاژیم داکەتن ناوە کۆلانی باژاری دربێسیە داک و ئەم پرسێ پێشبرکێ جوان بکەن. دەماتە خۆش بێ؟ خۆشتر. چاوایە؟ باش ساخ بێ. ساختر یادی دەستپێکیم تەناس فەخریە. سەرچاوە ئەمێ پرسا خۆشتە بکەین پرسامە دەبێژێ حەیشتێ ئادارە ئیسال بچێ سلۆگانی بچ شیعارێ تێناس؟ خودی از نزانم لا ما مشترگو از نزانم بتشکیوە مشترگو. تەمام ساعت خۆش. ساخ. دەمەتە خۆش بخالە. سەرچاوە لەو چاوایە؟ ساغ خۆدیشتە رازی بێ دەماوەژی خۆش بێ. ساغ بێم دەستپێکی تەناس بکەین. ناوێم اسماعیل برۆیە باژارێ دربێسیە مێ. سەرچاوە ڕۆژی بتەرچلۆیە. والله الحمدلله باش حیا ئانا ئەم ڕۆژیا خۆ دەگرن خۆش دەرباز. خۆش دەرباز دەبە حیا ئانا. خودی قەوەتێ بدتە. خۆدیشتە رازی بێ. ساختر خالومی پرسێکێشتە بکەین پرسامە دەبێژێ هونەرمەند محەممەد شێخۆ کەنگی ژیانە خۆش دەستا ڕۆژ و مە. والله شێ مناکشینێ. نایە بالاتە. وخەدە نایە بالامە. نایە بالامە کەنگی و کەنگی وەفات کرد و کەنگی والله نایە. ساعت خۆش بخالە. سەرچاوە ئەنە ساهلە. دەمەتە خۆش بێ. أهلا وسهلا سجابة. چاوایە؟ صاحب خديش ترازي بي. دەستپێکی تەناس أتحجي سنجار دربيسيم. سەرچاوە ئەمێ پرسا خۆشتە بکەین پرسامە دەبێژێ هونەرمەند محەممەد شێخۆ کەنگی ژیانە خۆش دەستا. والله البين بلكي دا آداري دا چند دا آداري. ڕۆژایە کەنگ. ها؟ ڕۆژایە کەنگ. البين بلكي نهبة تشكيلو. نەهیا دە والله زولي زمدك مجاكار دورتا حردو دي. کێ هەلبژێریە کێ بختار نەهیا دە نێزیک بوویەها نه. بێژ نە والله زولي. ئەمشەڵ بێژن پیرۆز بش خۆت بمەرە بسەرکەت ساعتەتە خۆش بێ. صاحب خديش. صاحب خوش. جارێکێدن پیرۆز بێ. رحمة خدي بابا خديش ورازي بي. دەمەتە خۆش بێ. ئاتەجی خۆش چاوایە؟ باش الحمدلله ساغ بێ. ساختر خالۆ ئەم دەستپێکی تەناس بکەین. حەسەن عەلی مستەفا. سەرچاوە سەر گولابێ. پرسا خۆمێشتە بکەین پرسامە دەبێژێ چەند کەس لەسەر هەلدانە دوازدێ ئاداری دە شەهید کەتن. دوازدێ ئاداری؟ چەند کەس؟ الله. خەیارەتە بێژ. بێژە ئەم بێژن 34 کەس یان 36 کەس یان 38 کەس. 34 کەس باقیمە؟ کی دکە؟ والله ئەس دوێم گەرەک ئەو 34. ببورین خالۆ شاش بوو بەرسب ساعتەتە خۆش. تۆ خۆشتر هەلا ئاهلا وسهلا. دەمەتە خۆش بێ. تۆ خۆشتر بێ. چاوای خالۆ. ساغ باش چاوەڕەحەتی. باشن ساغ بێم دەستپێکی تەناس بکەین. حەمید ڕەش وسلوم. سەرچاوە خالۆش خۆ ئەم دەهەیڤە ڕەمەزانی دەن ڕۆژی بتەر چلۆیە. ئەم دەهەیڤە ڕەمەزانی دەن ڕۆژی بتەر چلۆیە. والله باش باش. خۆش دەرباز. خۆش دەرباز. ئەم پرسا خۆشتە بکەین پرسامە دەبێژێ چەند کەس لەسەر هەلدانە دوازدێ ئاداری دە یا قام بشلۆ شەهید کەتن چەند کەس؟ چاردێ والله
يا حش حبو يا شار حبو. خالو بيترن لما تيب بالا ملعبي نعم ملعبي فرق دورابي ساب بيس الدوب. اكيدك استاكيد كم عنوان دورابي. بورين خالو شو خبر سف شاش بو ساعتها خوش به. هلا صعب. دما تخوش بخالو صاغبه صاغبه شوايا الحمد لله وصاغبه شو انا باشن صاغبه ام دسبكي تناسبك نهية ابراهيم محمد سرچابا خالو امي پرسک اشتبکن پرسامد بیجی چند کس دی سر هلدانا 12 آدار ده شهید کردن ارقام شلو ارقام شلو سيو حيشتحب متأكدة؟ سيو حب عبري بشي سيو حفصة على بشاوز متأكد عمر قش بخالو صاغبه برصفات شخو راسته جبونا تأمد بيجن بيروز بخالو ساعات خوش سرچابا گهدار و شوپینری رادیو دربیسیه اف ام شخوال وید رهانی جی گرامه لباجر دربیسیه بداوی بو نهاجی ام پرسی خوال کلیکوی برسوی جوار دیار بکن شخوال پرسامنی یکمین دگوت حیشت آدارا ای سال به چه سلوگانی تناس کرن شخوال او به سلوگانا به فلسفه جنجیان آزادی بر به سوریه که دموکراتیک و تناس کرن او روزا حیشت آدار هر سال وکی روزا جنیا جهانی تی پیروز کرن گهداری مشخوال پرسامنی دو یمین جی دگوت چند کس دی سر هلدانا 12 آداری ده شهید کتن شخوا او 38 کس شهید کتن گید 12 آدار ده 1004 رژیم سوریه هول ده تبل هویه که ناورا کرد و عربان ده لحرمی در بخینه و ما چاد ناورا هر دو تیمین فتوه یادی رزوری و جهاد یا قامشلو ده بکارانی دوی بویره هانی دیجی شخوا 38 کس گهشتن آستا شهادته پرسامنی سیمین جی دگوت هنرمند محمد شیخو کنگی جیانا خواهش دسته شخوا هنرمند محمد شیخو او سال 1948 لگنده خجوکی قامشلوی جدایک بویا محمد شیخو در دور 120 برهمان جگلی کردره بجهشت و او دنه آدر 1968 ده لقامشلوی جبر کریزا دل جیانا خواهش دسته گهدار و شوپینری مل وربون برس و برسویمه شخوال ویدرهانی جی ام جورد بیجن بخاطریوه